دەگەڕنەوە پیاوێکی ئەوفرۆش لە شاری غەزنەدا ئەوفرۆشی دەکرد. خدا وای سازاندبوو هەموو ڕۆژێک درهەمێکی پەیدا کرد. شەوانە هاوڕێکانی بانگێش دەکرد و ئاهەنگیان دەگێڕا و بە خۆشی ڕایان دەبوارد. شەوێکیان سوڵتان مەحموود بە کۆڵانەکانی غەزنەدا دەگەڕا. گوێی لە دەنگی دەف و پێکەنین و ئاهەنگ بوو. بۆیە نزیک بوویەوە و بڕیاریدا بەجلی دەروێشیەوە خۆی نەناز بکە و بچێتە ژوور. سوڵتان چوویە ژوورەوە و خۆی بە میوان ناساند. سەرنجیدا ماڵەکە زۆر ماڵێکی هەژارانەیە و هیچیان نییە، بەڵام ئاهەنگەکەیان زۆر گەرمە. بەیە سوڵتان مەحموود بڕیاریدا لەو نهێنیە تێبگا و شەو لە ماڵی کابرای ئاوفرۆش بمێنێتەوە. لە کۆتایی شەوەکەدا لە ئاوفرۆشەکەی پرسی: ئەرێ کابرا، من ئەبینم هیچێ نییە، بەڵام دڵە زۆر خۆشە، پارەی ئەم ئاهەنگەت لەکوێ بوو؟ ئاوفرۆشەکە وتی: کاکی میوان، من ئاوفرۆشم، ڕۆژانە 1 درهم پەیدا ئەکەم و شەوانەش بەم جۆرە خەرجی ئەکەم. سوڵتان مەحموودیش دەڵێ: ئەی ئەگەر سبەی سوڵتان فەرمان بکات کە ئاوفرۆشی لە شاردا قەدەغەیە، تۆ چی ئەەکەیت؟ ئاوفرۆشەکە ئاڵێ: کێشە نییە، خوددا لە سوڵتان مەحموود گەورەترە. بۆ بەیانیەکەی سوڵتان مەحموود ئاوفرۆشی لە شاردا قەدەغا ئەکات، کەچی بۆ شەوی دواتر هەمان ئاهەنگ لە ماڵی کابرای ئاوفرۆشدا هەبوو. سوڵتان مەحموود بە هەمان جلی دەروێشیەوە دەچێتەوە ماڵەکە و دەڵێ: باشە ئەمڕۆ ئاوفرۆشی قەدەغە بوو، پارەی ئەم شەوت لەکوێ هێنا؟ ئاوفرۆشەکە ئاڵێ: هەندێک حەماڵیم کرد و درهەمێکم پەیدا کرد، ڕزق لە لای خوددایە براکەم. سوڵتانیش دەڵێ: ئەی ئەگەر سبەی سوڵتان حەماڵیشی قەدەغە کرد و شمشێرێکی دایە دەستت بۆ پاسەوانی، تۆ چی ئەەکەیت؟ ئاوفرۆشەکە ئاڵێ: خوددا لە سوڵتان مەحموود گەورەترە. سوڵتان مەحموود بۆ سبەینێ حەماڵی قەدەغە دەکا و کابرای ئاوفرۆش بانگ دەکات و دەیکاتە دەرباری خۆی و شمشێرێکی دەداتێ و فەرمانی پێدەکات تا ئێوارە پاسەوان بێت. بەم جۆرە ڕۆژەکەی تەواوەکات. بەڵام ئەوەی سەیرە ئەوەیە هەمان شەو کابرای ئاوفرۆش لە ئاهەنگی خۆی ناکەوێت. سوڵتان مەحموود بەجلی دەروێشیەوە دەچێت و پرسیاری پارەی ئەم شەوی لێ ئەکات. ئاوفرۆشەکە ئەڵێ: شمشێرەکەم بە ئاسنگەرێک فرۆش بە 1 درهم، شمشێرێکی تەختەم لە جێگەی داناوە، تا سبەینێش خوددا دەمێنێ و موڵکی و خودداش لە سوڵتان مەحموود گەورەترە. بەم جۆرە سوڵتان مەحموود لەبەر خۆیەوە ئەڵێ: ئەمە کۆتایی ئەم پیاوەیە و سبەینێ ئاشکرایەکەم و زیندانی یەکەم. بۆ ڕۆژی دواتر سوڵتان کابرای ئاوفرۆش بانگ دەکا و فەرمانی پێدەکات کە بەو شمشێرەی دوێنێ پێی داوە ئەو تاوانبارە سزا بدات و سەری بپەڕێنێ. ئاوفرۆشەکەش لە ڕێوڕسمەکەدا ئامادە دەبێ و لەسەر سەری تاوانبارەکە دەوەستە و دەڵێت: خودای گەورە، لێت دەپاڕێمەوە، ئەگەر ئەم کەسەی بەردەستم بێتاوانە، ئەوە ئەم شمشێرەی کەمەرم بکە بە تەختە. بەم جۆرە شمشێرەکە ڕادەکێشێ و بە سوڵتان دەڵێ: قوربان، نزاکەم گیرا بوو، ئەو پیاوە بێتاوانە و شمشێرەکەم بووەتە تەختە. سوڵتانیش زۆر پێدەکەنێ و بە زیرەکی ئاوفرۆشەکە تەواو سەرسامە بێت. هەرەو ڕۆژە بڕیارەدات کە بیکاتە پاسەوانی دەستە ڕاستی خۆی. ئەم چیرۆکەیەوە پێمان بڵێ: هیچ کات لە بەخشش و لە میهرەبانی خوددا بێئومێد مەبە. هەمیشە ئەوەت لەبیر بێت خوددا لە هەموو سوڵتانەکان گەورەترە.